ئەمڕۆ کۆنفرانسی نوێنەرایەتیەکانی حکوومەتی هەرێمی کوردستانوانی کە نوێنەرایەتین لە ئەوروپا لە هەولێری پایتەخت بەڕێوەچوو چەندین پانێڵ و دیداری تیادا بەڕێوەچوو. لەسەر ئەم بابەتە میوانێکمان هەیە لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر دەکەین بۆ ئەوەی بزانین گرنگی نوێنەرایەتیەکان لە جیهاندا چۆن گرنگیان بۆ هەرێمی کوردستان چییە. میوانەکەمان زۆر بەڕێز دکتۆر سامان سۆرانی ڕاوێژکاری باڵا بۆ کاروباری سیاسی و دیپلۆماسی لە فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی حکوومەتی هەرێم ڕاستەوخۆ لە ئاستۆدیۆی ژووری هەواڵ لە لامان میوانەکە دکتۆر زۆر بەخێر بێن گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لە ژووری هەواڵی کوردستان 24. بۆ خۆ ئاگاداری ئەمڕۆ لە پانێڵەکاندا لە کۆنفرانسی نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەی کە مایەی سەرنج بوو ئەوە بوو کە قسە لەسەر گۆڕینی سترەکچەری فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان کرا. ئەم گۆڕینە چییە و چۆن ئەنجامەدرێت؟ سەرەتا سڵاو لە ئێوە، سڵاو لە بینەرانی کوردستان 24. ئەوەی کە باس لە گۆڕینی ستراکچەر دەکرێت ئەلبەتە بە فەرمانی ڕێزدار سەرۆکی حکوومەت لە چوارچێوەی ئەو چاکسازیانەی کە دەکرێت هەوڵی چاکسازی کراوە لە ناو فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە بەوەی کە پێکهاتەکەی بە شێوەی کە لە ڕابردووە لەسەر بەڕێوەبەرایەتی دابەش بوو کار لەسەرەوە بکرێت کە ئەو بەڕێوەبەرایەتیانە پێکەوە بلکێنرێن و هەوڵ بدرێت شێوازێک لە دۆسیە بەکاربێ بۆ ئەو وڵاتانەی کە ئێمە لە پەیوەندی دوولایەنین لەگەڵیانە بەو شێوەیە کە ستراکچەرەکان دەستکاریان لێکراوە و ئەوەش وەکو چۆنەڵێت هەوڵێکە بۆ ئەوەی کە لەم جیهانەی کە ئێمە بە بەردەوام دیبلۆماسیەت بەرەو پێشەوە ڕواوە وڵاتان زیاتر لە یەک نزیکە بنەوە پێویستە ئێمەش بە شێوەی چڕتر بکەوینە سەر مەلەفەکان و زیاتر با بڵێن زانیاریەکان کۆ بکەینەوە لەسەر ئەو وڵاتانە بەوەی کە پسپۆڕمەندی هەبێ لەو بوارانەی کە پەیوەستن بە وڵاتەکانەوە و زیاتر دۆسیەکان بە شێوەیەک ڕێک بخرێنەوە کە هاوچەرخ بن بەڵێ. زۆر باشە کاک دکتۆر، بە شێوازێککە قسە لەسەرەوە کرا کە نوێنەرایەتیەکان فراوانتر دەکرێن. هەڵبەتە ئێستا کۆمەڵی نوێنەرایەتیمانە، یعنی بەڵام پرسیارەکە ئەمەیە بە چی شێوازێک دەتانەوێت ئەم نوێنەرایەتیەک گەشەی پێ بدەن زیادی بکەن پەلوپۆ بۆ چەند وڵاتی تر بهاون؟ ئەوەی ڕاستی بێ خواستی وڵاتان لەوەی کە ئێمە نوێنەرایەتی لە وڵاتانە بکەینەوە لەسەر ئەوەی بوونی هەرێمی کوردستان لەوێ هەبێت زۆرە. زۆر جار لە گفتوگۆ دوولایەنەکان باس لەوە دەکەن ئەوە ئێمە لێرە کۆنسولگەری گشتیمان هەیە، ئێوە بۆ هەوڵی ئەوە نادەن کە لەوێش کۆنسولگەریەک یاخود نوێنەرایەتیەکی خۆتان هەبێ بۆ ئەوەی کە ئێمە بتوانین زیاتر پردی پەیوەندیمان بەهێز بکەین. خۆتان دەزانن ئەرکی سەرەکی نوێنەرایەتیەکان ئەوەیە کە لە تەنیشت کاری سیاسی دیبلۆماسی، کاری بازرگانی، ئابووری، کەلتوری و کۆمەڵێک لایەنی ترە زانستیە لە خۆ دەگرێت و بۆ ڕێکخستنی ئەو کارانەوە ئاسانکاری ئەگەر بێت و لە وڵاتی خانەخوێ تۆپێگەت هەبێت ئاسانترە بۆ ئەو وڵاتانە کار ئەنجام بدرێ پەیوەندیەکان بەهێزتر بکرێن. بەڵێ زۆر باشە کاک دکتۆریانی لە ناو کۆنفرانسەکە ئاماژە بە شتێک دراکە عێراق هەوڵەدا ئەم پەیوەندی دیبلۆماسیانەی هەرێمی کوردستان بەرتەسک بکاتەوە. بەڵام پرسیارەکە ئەمەیە، ئەنی چۆن دەتوانین ئێمە لە ڕووی دیبلۆماسی و سیاسی بەرەنگاری ئەو هەوڵە ببینەوە کە عێراق هەوڵی بۆدا بۆ خۆ دەزانی موچەی خەڵکی کوردستانی بڕیەوە و چەند وەختە موشکبارانی هەرێمی کوردستانیش دەکەن، ئێستا خەریکی ئەمەشان چۆن دەتوانی بەرەنگاری ئەمە ببینەوە؟ خۆی ئەوەی ڕاستی بێ کە باس لە عێراق دەکەن ڕاستە هەندێک هێز و لایەن هەیە لە ناو عێراق چاوێن بە هەرێمی کوردستان هەڵ نایە. بەڵام ئێمە کاتێک کە باس لە پەیوەندیەکان دەکەین لەگەڵ جیهانی دەرەوە، فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە لەسەر ئەو بنەمایی کە دەستور ڕێگەی پێداوە پەیوەندیەکانی لەگەڵ جیهانی دەرەوە ئەنجامداوە وەکو هەرێمێکی فیدراڵ لە ناو چوارچێوەی عێراقی فیدراڵە. لە هەمان کاتە فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە گرفتێکی لەگەڵ وزارەتی دەرەوە نییە. زۆربەی ئەو قونسولگەریانەی کە لێرە کراونەتەوە بە ڕەزامەندی وزارەتی دەرەوەی عێراق ئەنجام درراوە. یعنی ئەوان وەکو چۆنەڵێژ زەمینە سازیان کردو بۆ ئەوەی کە پەیوەندەکانمان لەگەڵ جیهانی دەرەوە لە ڕێگەی کۆنسولگەریەکانەوە بەهێز بێت. بەدەرلەوە لە هەموو سیستەمێکی فیدراڵە ئەگەر هەرێمێک بتوانێت بەهێز بێت چ لە ڕووی ئابووریەوە بێت چ لە ڕووی کولتوریەوە بێت چ لە ڕێوی بازرگانیەوە بێ هاندەرێکە بێ بۆ ئەوەی کە وڵاتی ناوەندش بەهێز بێت.
بە پێچەوانەوە ئەو لایەنانەی کە بەو شێوەیە بیرەکەنەوە بۆ بەرتەسکردنی پەیوەندەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ جیهانی دەرەوە خوازیاری ئەوە نین کە عێراق بەرەو پێشکەوتن بڕوات بۆیە ئەو بابەتە ناو وزارەتی دەرەوەی عێراقە مەطرح نییە قسەی لەسەر ناکرێت بەڵکو لەلایەنەوە هێزە سیاسیەکان بە تایبەتی هەندێک لایەن و گروپ کە ڕاستی خواستیان لەگەڵ ئەوە نییە کە عێراق بەرەو فیدراڵێتێکی تۆکمە و ڕاستەقینە بڕوات و مەبەستیان نییە کە هەرێمی کوردستان پێشکەوتن بەخۆیەوە ببینێ چۆیەوە دەزانن پەیوەندی لەگەڵ وڵاتانی دەرەوە لە بەرژەوەندی دوولایەنەیە و ئەو بەرژەوەندی دوولایەنە ئەگەر بێت و هەرێم پێش بکەوێت وەکو چۆنەڵێت پەیوەندەکانی باشتر بێت ئەوە بە نەفعی حکوومەتی فیدراڵە لە هەمان کاتە ئێمە ئەوە نابینین کە لەلایەن وزارەتی دەرەوە ئەو خواستە هەبێت بەڵام بە دڵنیاییەوە هەندێک هێز و لایەن هەن کە بەو جۆرە بیرەکەن وەکو جەنابتان ئاماژەتان پێی کرد. زۆر باشە کاک دکتۆر سامانیانی ئێستا هاوسۆزی و پشتیوانیەکی زۆر بۆ هەرێمی کوردستان هەیە بەتابەتی دوای ئەو موشک بارانەی کە کرایە سەر هەولێر وەروەها ئەو هێرشانەی لەلایەن میلیشیا شیعەکانەوە دەکرێتە سەر ژێرخانی ئابووری نەوت و گازی هەرێمی کوردستان. پرسیارەکەی من ئەمەیە ئایا نوێنەرایەتەکانی ئێمە دەتوانن لەم بوارەدا هەوڵێک بدەن بۆ گۆڕینی ئەو هاوسۆزیە ئەو ئیدانەیە بۆ کردارێکی عملی بۆ پاراستنی هەرێمی کوردستان لە هەر دەست درێژیەک؟ بە دڵنیاییەوە نوێنەرایەتەکان بەردەوام ئەو هۆڵانیان داوە چ کاتی خۆی لە شەڕی داعش کاتی خۆی لە بەرانگاربوونەوەی کۆرۆنا کاری جددیان کردووە بۆ ئەوەی هاوکاری هەرێمی کوردستان بن لەو بوارانەی کە پێویستن بۆ نمونە کاتێک کە تۆ وەکو چۆن راپۆرتێکی ڕێکوپێک پێشکەش بە لایەنێکەکەی ئەگەر کۆنگرێسمان بێ پەرلەمانتارانی ئەو وڵاتانە بێ سیاسەتمەدارەکان بێت چکە خۆمان دەزانین کە نوێنەرایەتەکانمان لە پەیوەندی ڕاستەوخۆن لەگەڵ ئەو وڵاتانەیە و دەتوانن تەواوی ئەو گرفت و ئەو ئالنگاریانەی کە لێرە لە هەرێمی کوردستانە بوونیان هەیە بۆ ئەوانە شی بکەنەوە و هەوڵی ئەوە بدەن کە ئەوانش لایەندارەتی بکەن بۆ لەبەرەوەی خۆتان دەزانن هەرێمی کوردستانش کۆمەڵێک بەهای ڕۆژاوایی پێپەسەندە لەوەی کە پاڵپشتی دیموکراسی دەکات پاڵپشتی لە فرەیی دەکات پاڵپشتی لە ئازادی بیرڕا دەکات پاڵپشتی لەوە دەکات کە ئێتنەکان و ئاینە جیاوازەکان لێرە جێگایان ببێتەوە و کاری بۆ ئەوە کردووە کە پێکەوژیانی ئاشتیانە هەبێت ئەم بەهایەنە ڕنگدانەوەی سیاسەتی حەکیمانەی حکوومەتی هەرێمی کوردستانە بۆیە نوێنەرایەتەکانمان لەوێ توانیویانە لە ڕاستیە بتوان ینی وەکو چۆنڵێ پاڵپشتی بۆ هەرێمی کوردستان دروست بکەن بۆ ئەوەی کە فشار بخرێتە لەلایەن ئەو وڵاتانەوە بخرێتە سەر حکوومەتی فیدراڵ بۆ ئەوەی کە بە شێوەیەک لە شێوەکان دژایەتی هەرێمی کوردستان نەکات بەڵکو کار بۆ ئەوە بکات کە ئەو مافانەی کە گەلی کوردستان یاخود هەرێمی کوردستانی هەیە ڕەچاو بکرێت و پێشێل نەکرێن. زۆر باشە زۆر بەڕێز دکتۆر سامان سۆرانی ڕاوێژکاری باڵا بۆ کاروباری سیاسی و دیپلۆماسی لە فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان گەلێک سوپاس بۆ بەشداریکردتان لەگەڵمان. سوپاس بۆ ئێوە. سوپاس بۆ ئێوەش.